ئەولەویاتی کتێبی. پێویستە هەرگیز ڕێ بە مولکە مادیەکان نەدەین، ڕێگریمان لێ بکەن لەوەی خوددا و خواستەکەی بکەینە سەرەتایەکانی ژیانمان. دەستەواژەی سەرەکی ئەم بنەمایە مولکە مادیەکانە، چونکە لێرەدا لە نمونەیەکی دیاریکراودا هەڵدەقولێت مولکە مادیەکان بەخشیشێکی مەزنە کە خوددا پێمانی داوە. دەزانن کاتێ خوددا ئادەم و حەوای بەدێهێنا لە بەهەشتیان دانا. ئەو بەهەشتا شوێنێکی زۆر جوان بوو، شتی زۆر ناوازەی تێدا بوو بۆ بژێ و چێژ وەرگرتنیان. بێگومان ئێمە پێویستیمان بە شتە مادیەکان هەیە بۆ ئەوەی بژین. خاڵی سەرەکی کە لەم بنەمایە فێری دەبین ئەمەیە کە مولکە مادیەکان زاڵ بن بەسەر ژیانمان و ببنە ناوەندی ژیانمان کە کاریگەریان هەبێت لەسەر بڕیارەکانمان و بمانبات بۆ شوێنێکی دوور لە خوددا کە سەرەتاییەکانمان یەک لە دوای یەک دروست نەبن. لێرەدا دەبینین ئەیسا لە بەردەم حاڵەتێک تیایدا ئەم بنەمایەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئەم حاڵەتە ئنجیلەکان لاوی لێدەنێن گەنجە دەوڵەمەندەکە. ئنجیلی مەرقۆس باسی هەمان چیرۆک دەکات کە گەنجێکی دەوڵەمەند بوو، سەرۆکی کەنیشتێکی جوولەکە بوو. وەکو دەزانین کە فەریسیەکان پێشەوا و سەرۆک بوون لە سەنهەدریمی جوولەکە، دەوڵەمەندترین خەڵک بوون لە وڵاتە. دەبێ بزانین کە ئەو سامانەی کە هەیان بوو لە ڕێگەی ڕەوشتی و بنەمای ڕۆحیەوە بەدەستیان نەهێنا بوو. لە چەند شوێنێکی دیکە کتێبی پیرۆز دەبینین ئەیسا سەرزەنشتیان دەکات لەسەر ئەو شتانە. بەڵام لێرەدا سەرۆکێکی ئاینی دەوڵەمەند و گەنجێکی بچووک هەیە، دیارە قسەکانی ڕاستگۆیانەیە. بابیری خراپی لێ نەکەینەوە و یەکسەر حکمی بەسەردا نەدەین. دێتە لای ئەیسا و پرسیاری لێ دەکات. ئەم ڕووداوە لە ئینجیلی مەتا 19:16 هەیە. اینجا یەکێک هاتە لای و گوتی: مامۆستا، چ چاکەیەک بکەم تاکو ژیانی هەتا هەتایی بەدەست بهێنم؟ ئەوە یەکەم پرسیاری بوو. ئەیسا وەڵامی ئەم پرسیارەی دایەوە و باش دەزانێت ئەم گەنجە لە دڵیدا بیری چی دەکاتەوە. شێوازی بیرکردنەوەی دەزانێت. دەبێ ئەم شتانە بزانین لەم حاڵەتانەدا، چونکە ئەیسا چەند ئایەتێکی لە شەریعەت و دەڕاستپەردەکانی موسای گێڕایەوە کە پەیوەندی بە کوشتن و داوێن پیسی و دزی و شایەتی درۆ و ڕێزگرتنی دایک و باوکەوە هەیە. سەرۆکە دەوڵەمەندەکە بە سادەیی گوتی: هەموو ئەمانەم بەجێگەیاندووە. گەنجەکەش پێی گوت: هەموو ئەمانەم بەجێگەیاندووە، ئیتر لە چیم کەمە؟ ئەیسا وەڵامی دایەوە: ئەگەر دەتەوێت کامل و تەواو بیت، بێگومان کەسمان ناتوانین کامل بین. ئەیسا دەیویست تاقی بکاتەوە، چونکە دیار بوو ئەو گەنجە وای دەزانی کە زۆر نزیکە لەوەی کامل بێت. بەڵام لە ڕاستیدا کتێب لە نامەی ڕۆما 3:23 دەڵێت: لەبەر ئەوەی هەمووان گوناهیان کرد و لە شکۆی خوددا دوور کەوتنەوە، بۆیە ئێمە هەموومان گوناهبارین و پێویستیمان بە ڕزگاری هەیە بە نعمەت لە ڕێی باوەڕەوە. ئەیسا پێی فەرموو: ئەگەر دەتەوێت کامل و تەواو بیت، بڕۆ هەرچیت هەیە بیفرۆشە و بیدە هەژاران. ئیتر گەنجینەیەکت لە ئاسماندا دەبێت و ورە دەوام بکەیت. لێرەدا ئەیسا لەگەڵ پاڵنەرەکانی دڵی قسە دەکات، وەکو ئەوەیە پێی بڵێت ئەگەر دەتەوێ وەکو ئەم پیاوانە بیت کە لەگەڵماندان، وەکو پەترۆس کە وازی لە کارەکەی هێناوە، وەکو یاقوب و یۆحەنا کە وازیان لە کارەکانیان هێناوە کە هەموویان ماسیگر بوون، وەکو مەتای باجگر کە کارەکەی بەجێهێشت، تۆش هەموو مولکەکانت بفرۆشە و بیدە هەژاران و دوام کەوە. وەرە دوام بکەوە. بەڵام گەنجەکە کە ئەم قسەیەی بیست بە دڵتەنگیەوە ڕۆیشت،
چونکە سامانێکی زۆری هەبوو. ئەوەی سەیرە کە ئەو گەنجە تەنانەت ڕانەوەستا و بڵێت ئەی عیسا من تێناگەم یان بەڕاستی دەمەوێ شوێنکەوتەی تۆ بم. بەڕاستی دەمەوێ ژیانی تاهەتایی هەبێت بەڵام تێناگەم لەوەی داوای لێم دەکەیت. کتێب دەڵێ کە ئەم قسەیەی بیست بە دڵتەنگیەوە ڕۆیشت. ناشزانم ئەگەر زەکای ناسی بێت. کاتێک زەکا سەرۆک بازگران چووە سەر دارەکە و عیسا پێی فەرموو زەکا خێراکە دابەزە چونکە دەبێ ئەمڕۆ لە ماڵی تو بمینێمەوە. دوای ئەوە زەکا باوەڕی هێنا و زۆر لە هەڵەکانی خۆی چاک کردەوە بەڵام هەرگیز موولکەکانی خۆی نەفرۆشت. عیسا لەم ڕووداوەدا مامەڵە لەگەر باڵنەرەکانی ئەو پیاوەی کرد ئەو شتانەی کە دڵی داگیر کردوون. ئەمە وانەکەیە. بێگومان قوتابیەکان وەکو هەموو جارێک گوێ دەگرن چونکە مەبەستی ئەیسا ئەوەیە کە فێریان بکات کاتێک خەریکی فێرکردنی ئەو گەنجە. ئەیساش بە قوتابیەکانی فەرموو ڕاستیتان پێ دەڵێم بە زەحمەت دەوڵەمەند دەچێتە ناو شانشینی ئاسمانەوە. دیسان پێتان دەڵێم ئاسانترە وشترێک بە کونی دەرزیەکەوە بچێت لەوەی دەوڵەمەندێک بچێتە ناو شانشینی خودداوە. زۆر کەس هەوڵیاندا دەستەواژەی کونی دەرزی شی بکەنەوە. زۆر ئەفسانەشی لەسرە بەڵام ئەوە تەنها مەجازە. عیسا بەکاری دەهێنێت بۆ ئەوەی بیرۆکەکە بگەیەنێت. زۆرجار ئەیسا ئەم جۆرە مەجازە بەکاردەهێنێت بەڵام بۆ ئەوە وای دەکرد بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕابکێشێت تا پرسیاری لێ بکەن. قوتابیەکان کە گوێیان لەمە بوو زۆر سەرسام بوون و گوتیان کەواتە کێ دەتوانێت ڕزگاری بێت؟ عیساش سەیری کردن و فەرمووی ئەمە بۆ مرۆڤ مەحاڵە بەڵام لە لای خوددا هەموو شتێک دەبێت. ئێمە ناتوانین هیچ بکەین بۆ بەدەستهێنانی ڕزگاری ئەگەر بەخششی خوددا قبول نەکەین کە لە ڕێی نیعمەتەوە پێمانی بەخشیوە. کەواتە عیسا شتێکی زۆر گرنگ فێر دەکات پەیوەندی بە موڵکی مادیەوە هەیە. عیسا ناڵێت دەبی هەژار بین تا ڕزگارمان بێت. ئەوە ئەستەمە. باشە چی بکەین؟ لە ئەنجیلی یۆحەنا 3:36 عیسا دەفەرمووێ ئەوەی باوەڕ بە کوڕەکە بهێنێت ژیانی هەتاهەتایی هەیە نەک ئەوەی موڵکەکانی بفرۆشێت و دوام بکەوێت. ئەوەی باوەڕ بە کوڕەکە بهێنێت ژیانی هەتاهەتایی هەیە بەڵام ئەوەی گوێڕایەڵی کوڕەکە نییە ژیان نابینێت بەڵکو تووڕەیی خودای لەسەر دەمینێت. ئەم گەنجە دەوڵەمەندە لەوانەیە باوەڕی بە عیسای مەسیح نەبوو کە کوڕی بەرجەستەبووی خوددایە. دیار بوو بیری بەرامبەر عیسا وەکو مامۆستایەکی چاک بێت. هەروەها عیسا ئەوەی فێر نەکردن کە هەژاری وامان لێ دەکات لە ڕووی ڕوحیەوە پێگەیشتوو بین. ئەوەی ڕاست بێت هەژاری پێچەوانەی دەکات. هەژاری شتێکی زۆر نابوودا. بێگومان زۆر خەڵک لە خوددا نزیکتر بوونەوە بەهۆی سەختیەکان کە ڕوبەڕووی بوون بەڵام هەژاری زۆر سەختە. باز لەو خەڵکە دەکەین کە سیستەمێکی دراوی کراویان بۆ خۆیان داناوە بە تایبەت ڕەبەن و پێشەوە ئاینەکان کە پێیان وایە ئەگەر دوور لە خەڵک بل لە قەڵایەکی دابڕا و بە هەژاری بژین ئەوە وایان لێ دەکات زیاتر پێگەیشتوو بن لە بواری ڕوحەوە. شێوە فێر ناکات. ئەی چیمان فێر دەکات؟ بێگومان خوددا فێرمان ناکات کە سامان و دەوڵەمەندی هەڵەن. نمونەی زۆرمان هەیە کە کەسانێکی دەوڵەمەند لە پەیمانی نوێ هاتن بۆ مەسیح و خوددا بەهۆی سامانەکەیان بەکاریان هێنا. کەسانێک وەک کرنیلیۆس پیاوێکی بتپەرست و دەوڵەمەند بوو. کەسانێک وەک فلیمۆن پیاوێکی دەوڵەمەند لە کۆلۆسی بوو هات بۆ مەسیح. پۆلسی نێردراو لە زیندانەوە نووسی و گوتی خانوو یەکم بۆ ئامادە بکە. پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو
دوو خزمەتکاری هەبوو، بەڵام باوەڕدارێکی ڕاستەقینەی مەسیح بوو سامانەکەی خۆی بۆ شکۆی خوددا بەکارهێنا. کەواتە عیسا فێری چی دەکرد؟ یەکەم جار نابێ حەزەکانی جستەییمان ڕێگر بێت لە پەیوەندیمان لەگەڵ خوددا. بەواتایەکی دیکە عیسا دەفەرمووێ ئەگەر هۆشیار نەبیت و سامانت هەبێت ئەو سامانە بخەیتە سەرەتاییەکانی ژیانت، ئەوە ڕێگریت لێ دەکات کە بە کونی دەرزیەوە تێپەڕ بیت بۆ ژیانی هەتاهەتایی، چونکە بەهۆی سامانەکەت هەز دەکەیت کە جودا و بێلایەنیت، منەتت بە کەس نابێت و دوور دەبێتەوە لە خوددا. ئەوە بەشێکە لەوەی عیسا فێری دەکات. دووەم، عیسا ئەم وانەیەی فێر کرد ئێمە وەکو باوەڕدار پێویستە هەمیشە سەرەتاییەکی گونجاو بپارێزین بۆ مڵکە مادیەکانمان. مەبەستی ئەمە بوو لە ئەنجیلی مەتا 6:23 کە فەرمووی بەڵکو یەکەم جار داوای پاشایەتیەکەی خوددا ڕاست و دروستیەکەی بکەن. هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. عیسا دەیزانی ئەو گەنجە نایەوێ ئەوە بکات، چونکە لە دڵی دەزانی. پۆڵسی نێردراو لە یەکەم نامەکەی بۆ تیمۆساوس باسی ئەمە کردووە. هۆشداری بە خەڵکیدا کە خۆشەویستنی پارە زاڵ نەبێتە سەر دڵیان، بەڵام ئەوانەی حەز دەکەن دەوڵەمەند بن باس لە باوەڕداران دەکات. دەکەونە تاقیکردنەوە و هەروەها دەکەونە نێو زۆر ئارەزووی گەوجانە و زیان بەخشەوە کەوا دەکات مرۆڤ تێبکەوێت و لەناو بچێت. باوەڕداری وا هەبوو شێوازی ژیانێکی وێرانکەریان تاقی کردەوە، چونکە یەکێک لە پاڵنەرە بنەرەتیەکانیان خۆشەویستنی پارە بوو. پۆڵسی نێردراو باسی ئەمە دەکات. کێشەکە لە خودی پارە نییە، بەڵکو خۆشەویستنی پارە. جا دەڵێت لەبەر ئەوەی خۆشەویستنی پارە یەکێکە لە سەرچاوەکانی هەموو جۆرە خراپەکاریەک. ئەمە وشەیەکی زۆر بەهێزە. هەندێک کەس بە دوایدا گەڕان و ون بوون لە باوەڕەکەیان و خۆیان تووشی ئازارێکی زۆر کرد. پۆڵسی نێردراو لەگەڵ تیمۆساوس دەدوێ و پێی دەڵێ خەڵکی ئاگادار بکەوە لەوانەی حەزیان لە پارەیە، چونکە پارە دەبێتە سەرەتاییەکەیان. ئەگەر وابێ ئەوە لە ڕێگایەکی پڕ لە کێشە و گرفت دەبن، ئەوەش لە دەرەوەی خواستی خوددایە. دوای ئەوە دەبینین پۆڵسی نێردراو لەگەڵ ئەو خەڵکا دەدوێت کە سامانیان هەیە. بۆ تیمۆساوس دەنووسێت و دەڵێت دەوڵەمەندەکانی ئەم ڕۆژگارە ڕاست پێرە هەموو شتێک بفرۆشن و بکەونە شوێن عیسا. ئایا پۆڵس ئاوا دەڵێ؟ نەخێر، چونکە پلانی عیسا سەبارەت بە ڕزگاری و ژیانی مەسیحی ئەمە نییە، بەڵکو دەڵێت دەوڵەمەندەکانی ئەم ڕۆژگارە بسپێرە لوت بەرز نەبن و هیوایان بە سامانی لە ناوچوون نەبێت، بەڵکو بە خوددا کە هەموو شتێکمان بە تیرروپڕی دەداتێ تاک و خۆشی لێ ببینین. خوش تەمادیەکانی پێداین کە پارە یەکێکیانە بۆ چێژوەرگرتن، نەک هیوامان لەسەریان دابنین. پۆڵس بەردەوام دەبێت و دەڵێت ڕایان بسپێرە چاکە بکەن و لە کاری چاکەدا دەوڵەمەند بن، دڵفراوان بن و ئامادە بن بەشی خەڵکی دیکە بدەن. من سوپاسی خوددا دەکەم بۆ ئەو خەڵکە دەوڵەمەندانە کە عیسایان خۆش دەوێ، چونکە عیسایان خۆش دەوێ و لە سەرەتاییەکانی ژیانی خۆیان دایان ناوە. دەتوانن کاری مەزنی زۆر بکەن بۆ بنیادنانی شانشینی خوددا. زۆر شت لە ئێمە زیاتر، پارە و خزمەت شان بە شان یەکتر. ئەوە لە هەموو شوێنێکی کتێبی پیرۆز دەبینین. پۆڵسی نێردراو دەربارەی ئەم بابەتە لەگەڵ تیمۆساوس دەدوێت و دەڵێت بەم شێوەیە گەنجینە و بناغەیەکی چاک و دواڕۆژ دادەنێن و ژیانێکی ڕاستەقینە بەدەست دەهێنین. پێم وایە زۆر بەمان لە ڕێی چیرۆک و راپۆرت و نوێژینەوە دەزانین کە خودی سامان بەسبوون و تێربوون و
بەختەوەری بەدەست ناهێنێت. کەسی وا هەبوو خۆکشتنیان هەڵبژارد لەبەر ئەوەی بەسبوون و تێربوونی ڕاستەقینەیان نەبینی. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری بیرکردنەوە و وەڵامدان. هەنگاوی دیاریکراو چییە؟ بیان گرینە بەر بۆ ڕێگری لەوەی موڵکی مادی نەبێتە بربەست لە ڕێی بڕیارەکانمان کە لە خواستی خوددا بێت. بۆ وەڵامی ئەم پرسیارە حەز دەکەم کتێبی پیرۆز خۆتان بکەنەوە و دووەم نامەی کۆرنسۆس بخوێننەوە و بنەمای 16 ببینن کە لە بەشی 9 فێری بووین. لە یەک بەشدا پۆڵسی نێردرا و بەلای کەمەوە 9 بنەمامان بۆ باس دەکات بۆ ئەوەی بتوانین ئەم بنەمایە پەیڕۆ بکەین دەبێ خوددا یەکەم بیت لە بابەتی موڵکە مادیەکانمان.